And with no further ado, I'm pleased to reintroduce to you Qubbat Talabani. Thank you. Thank you. Thank you. لە مشتومڕێکی کراوەدا قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە واشنگتن دیسی ئاماژەی بە چەند گۆڕانکاریی نوێ و هاوکات ئەو کێشانە کرد کە ئێستا بەهۆی گروپە تیرۆریستەکان و بەتایبەتی داعش بەرۆکی عێراق و کوردستانی گرتووە. لەلایەکی تریشەوە باسی لە پەیوەندیەکانی ئێستای نێوان بەغدا و کوردستان کرد. قوبات تاڵەبانی لە سەرەتای ڕوونکردنەوەی قسەکانیدا ئاماژەی بۆ گۆڕانە پۆزیتیڤانەدا کە لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی ناوەندا هاتوونەتەکایەوە. لەوبارەیەوە جێگری سەرۆکی حکومەتی هەرێم وتی لە چەند هەفتەی ڕابردوودا توانیمانە لەگەڵ شاندی هاوکارماندا بگەینە بەغدا و لەوێش لەگەڵ بەرپرسانی ئەوێدا کۆ ببینەوە و بگەینە خاڵێکی کۆتایی بەتایبەت لەسەر کێشە زۆر دیارەکانی نێوانمان کە کێشەی هەناردەکردنی نەوت و بودجە دەگرێتەوە. وتیشی ئەم دوو بابەتە زۆر گرنگ و جێ باسکردنن بۆیە توانیمانە بگەینە ڕێکەوتنێکی باش و هیواداریشین پەیوەندیەکە بەردەوام بێت و درێژەی هەبێت. لەبارەی گروپە تیرۆریستەکانیشەوە بەتایبەتی داعش قوبات تاڵەبانی ڕایگەیاند هێزەکانی پێشمەرگی کوردستان بۆ پەڕی هێزەوە لە ناوچەکاندا ڕوبەڕوویان بوونەتەوە و وتیشی پێویستە ئەم گروپە بەجیاواز لە گروپە تیرۆریستەکانی تری عێراق و ناوچەکە ببینرێت. ئەویش لەبەر ئەوەی لە ئێستادا ئەم گروپە بەشێکی زۆری لە ناوچەکانی عێراق بەدەستەوەی و سەرڕای ئەوەش لە شارەکانی وەکو موسڵ فەرمانڕەوایی دەکات. وتیشی مەترسی ئەوان بۆتە ئەوەی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەند کێشەیەک بێتەوە لەوانەش ئاوارەکان کە لە ئێستادا بەشێکی زۆران ڕویان لە هەرێمی کوردستان کردووە و لەوێ جێگیربوون. فشارێکی زۆریان کردوتە سەرشانی حکومەتی هەرێم کە دەبێت سەرچاوێکی زۆر پێداویستەکانیان وەک خواردن و شوێنی نیشتەجێبوون و سوتەمەنی و کارە باوشتی تریان بۆ دابین بکات. لە کۆتایی وتەکانیدا قوبات تاڵەبانی وتی ئێمە زۆر بەلامانەوە گرنگە کە هەڵوێستە جدیەکانی ئەمریکا و ڕۆڵی وڵاتانی هاوپەیمانانی جیهانی ببینین لە هاوکاریکردنی ڕوبەڕووبوونی پەلامارەکانی داعش. وتیشی حکومەتی هەرێمی کوردستان بڕیاری ئەوەی داوە کە زۆرترین هەوڵی خۆی بدات بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش و چارەسەرکردنی ئەو کێشانی کە بۆ هۆیانەوە دروست بوون. When we're at 1 million barrel or 800,000 barrels, depending on if you're looking